ڕێگای کەمەربەندی قەزای خەلیفان کە هێڵی سەرەکی و استراتیژی گەیاندنی حاجیۆمەران بە پارێزگای هەولێرە ئێستا بە تەواوی وێران بووە و ساڵ و چۆڵیەکەی برستی لە شۆفێران بڕیوە. ئەم ڕێگایە کە ڕۆژانە سەدان ئۆتۆمبیلی پێدا تێپەڕ دەبێت بووەتە هۆی زیان گەیاندن بە ئۆتۆمبیلی هاوڵاتیان. دوو سیارە هات یەکیان تای تەقی بوو یەکیان دڕی بنەوەی لێبوو بووە. شۆفێران دەڵێن چەندین جار بەهۆی قوڵی چاڵەکانەوە تایی ئۆتۆمبیلەکانیان تەقیوە و مەترسی ڕووداوی هات و چۆشی لێکەوتۆتەوە. ڕۆژانە تای شۆفێران دەتەقیتن دەعامی لێ دەبیتەوە دەرعی بنەوەیان لێ دەبیتەوە یعنی ئەوە میوانی بەرنامەی هەر جارەی سیارە دێتە دوکانم کاکە ئەو جارەی دامیت لێ بوویت یان دەرەت لێ یان تایە تەقی ئەز لەو سێشتەی دەرناچی ئەویش چییە هەم بەهۆ کاری ئەو جادەی وێ لانی پەیوەندیدار کە لەو شارانی کەسی یەکەمن بەڕاستی ئەمە کاوشاریان گلەیمان لیانە لەبەرەوەی سەرۆکی حکوومەت کە چەند لە ماوەی چەند ڕۆژ لەمەوە پێش هات زادەی سلمەتی لە سۆران کردەوەمە دەستخۆشان لێکن شتی باش هەر باشە لە چێک هەر کەسێک شتی باش بکەمە دەستخۆشی لێکن بەڵام گلەیەکەیمەوەکو هاوشاریان لەو شاری ئەوەیە لە ئیداری ئەو شاری ئەوەیە کە سەرۆکی حکوومەت هات بێرەدا هات بەنا ئەو شارەدا هات نەدەبایە بەنا بازاریان داهی نابێ دەبایە بەو زادیان داهی نابێ لۆی بە چاوی خۆ بیدیت بە خەڵک لە وەزعێک داژنی هەلایەنکەم بەشکم دەبلێکی سیارەکەی خۆیان بتەقی بە هەستیان بە معاناتی ئەو خەڵکی کرد بە چەند لە مێژە درۆن خەلاص بووینە لە مارێمە هەموو دەمێ شەڕە درۆنە ئەو مارامنە خوا لە زۆری سەرێم بەخۆ بەم 5 تا 6 تڕۆمبیلاریتە تانێ تەقیە بەڕاستی بێزار بوون بە هاوینا لە بە تەپ و تۆزێ بەدستانەش لە بە قوڕا و چرپا و ئەو هەموو تاسانە بەنایخوای بێتان بوو لە تامێت چۆ دەرێ کورە ڕۆژەک نیە سارەک نە دوو سال نیە وەڵی سەرمی ڕەش بوو سەرم هەموو سپی بوو جادە هەچانە بوو برە خۆ هەندە نییە. گلەیی هاوڵاتیانی قەزای خەلیفان و شۆفێرانمان لەبارەی خراپی ئەم ڕێگایە بردە لای قایمقامی قەزاکە و وتی ئێستا ئەم پرۆژەیە لە قۆناغی دیزاین و دەرخستەدایە و ئومێدمان وایە لە ئایندەیەکی نزیکدا بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا ئەم پرۆژەی لە قۆناغی دیزاین و ئامادەکردنی دەرخستەیەوە ئومێدوان وایەکەوە لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئەم پرۆژەیە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و لەگەڵ تەواوبوونی ئەم پرۆژەیە تەمەن گرفتی ئەم شەقامی کەمەربەندی کە جادەی لۆریەکانی پێدەڵێن کە کاتی خۆی بە شێوازێکی کاتی دروست کراوە بۆ بار هەڵگرەکان بۆ ئەوی نەچنەوە ناو خەلیفان و چەندین جاریش ئێمە سیانەمان بۆ کردووە و چەند مانگ جارێک سیانەی بۆ دەکەین بەڵام بەهۆی ئەوەی کەوە ژێری ڕێگاکە دروست نییە سیانەکانیش نەجەحەتی نییە بۆیە چاڵ و چۆڵی تێدەکەوێت. ئەم دۆخەنە لەبارەی ڕێگاوبانەکان لە کاتێکدایە کە ساڵانە لە کاتی نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیلدا بەڕەپارەیەکی دیاریکراو بە ناوی ڕێگاوبان لە شۆفێران وەردەگیرێت بەڵام زۆرینەی ڕێگاکانی هەرێمی کوردستان بەدەست بێباچی و پشتگوێخستنەوە دەناڵێن و بەشێکی زۆری پرۆژەکانی چاکردنەوەش بە پاساوی نەبوونی بودجە پەکخراون. چاکردنی کەمەربەندی خەلیفان تەنها خزمەتگوزاری نییە بەڵکو و پاراستنی پێگەی ئابووری و گەشتیاری ناوچەکەیە کە پێویستی بە ئاوردانەوەی خێرا هەیە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەلیفان.